دیارە ئامانجی سەردانەکەی ئێمە بۆ پیرۆزبایی بوو لە برایانی مەڵبەندی گەرمیان بۆ ئەوەی پیرۆزبایی لە مامۆستا حەسەن بکەین بۆ دەرچوونەوەی جارێکی تر وەکو بەرپرسی مەڵبەند و پیرۆزبایی لە کۆمەڵ بکەین بۆ سەرکەوتنی کۆنگرەیان و هیوای سەرکەوتنیان بۆ بخوازین ئومێدەوارین پەیوەندیەکانمان هەمیشە لە بەرەو پێشچوو نابێ و جەختمان لە پەیوەندی دووقۆڵی برایانەی نێوانمان کردەوە کە ئومێدەوارین لە قۆناغەکانی ئایندا زیاتر تون و تۆڵ بێ و بە هەردوو لامانەوە هاوڕابووین لەسەرەوەی کە ئەتوانین کاری هاوبەش بەیەکەوە بکەین و بەیەکەوە قۆناغەکان تێپەڕێنین و بەیەکەوە کاری هاوبەشی زیاتر لەوەی کە کردومانە بکەین. ئێمە ئەمڕۆ پێشوازیمان لە برایانی بەڕێزی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کرد لە گەرمیان کە هاتبوون بۆ پیرۆزبایی سەرکەوتنی کۆمەڵ کۆنگرەی کۆمەڵ سوپاسیانەکەین خۆی گەورە پاداشیان بداتەوە بەڕاستی دڵخۆشیان کردین و جەختمان لەسەر زیاتر برایەتی و کاری پێکەوەی زیاتر بکەین و چیمان پێکرێ بە هەردوو لامانەوە بۆ خزمەتی میلەتەکەمان و بۆ خزمەتی دینەکەمان و ئینشاءڵڵا ئێمە بەردەوام ببین لەسەر خاڵی مشتەرەک و خاڵی هاوبەش و ئێمە وەکو موسڵمان وەکو دوولایانی ئیسلامی ئەهدافی مشتەرەکی زۆرمان هەیە و کاری گەورەمان هەیە کە پێکەوە بیکەین. خۆی گەورە پاداشیان بداتەوە سوپاسی ئەوانەکەین کە سەریان لێداوین و پیرۆزباییان لێکردوین خۆی پەروەردگار سەرکەوتوو و مۆفەقیان